ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم لەڵقێم شوی بەرنامی پانۆراما پێتان گەیشتینەوە. ماوەیە کە عێراق هەوڵەکانی بەردەوامە بەرەو بژاردنەوەیەکی ناوخۆیی لەسەر ئاستی ناوخۆی وڵاتەکە لە هەموو بوارەکاندا و لە هەموو ئاستەکاندا. یەکێک لەو بوارانەی کە حکوومەتی عێراق لە ساڵانی ڕابردوو و بەتایبەتی حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی کاری لەسەر کردووە بابەتی باشترکردن و بەرەو پێشبردننی بواری پەیوەندیەکان و ئەتەرنێتیە. هەمومان نەزانین لە عێراقدا لە ساڵانی ڕابردوو ئەو بوارە زۆر لە دواوە و بەڵام ئێستا بە هەوڵی کۆمپانیا ناوخۆیەکان کە لەم بوارەدا لە ڕابردوو لە هەرێمی کوردستان ئەزمونێکی باشیان هەبوو و دواتر ئەم ئەزمونەیان گواستەوە بۆ عێراق و لە عێراقیش لە ڕێگەی هەوڵەکانی حکوومەتی محەممەد شیع سۆدانی کە بە حکوومەتێکی خزمەتگوزار و پێشخستنی عێراق لە هەموو ئاستەکاندا ناوی دەرکردووە توانرا ئەم بابەتەش لە عێراق ببرێتە پێشەوە. کۆمەڵێک کۆمپانیای گرنگ لەو بوارەدا لە عێراق ئێستا کار دەکەن. لە نێویاندا یەکێک لەو کۆمپانیایانە کۆمپانیای ئایکیووە کە خزمەتگوزاریەکانی لە بواری گەیاندنی ئەتەرنێت خزمەتگوزاریشی پێشکەوتووە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراق، چونکە عێراقی لە ڕێی دەریاوە بەستۆتەوە بە تۆڕێکی نێتوەرکی گەورە لە هەموو جیهاندا. ئەم شەبەکە فراوانە و ئەم تۆڕە فراوانە لە عێراق و هەرێمی کوردستان خزمەتگوزاری باش پێشکەشەکات، بەڵام لە ماوەکانی ڕابردوودا بە هەندێک هۆکار و بە هەندێک ڕێکاری جیاواز یعنی هەڵمەتێکی خراپ کرایە سەر هەندێک کۆمپانیا و لە نێویشیاندا کۆمپانیای ئایکیو بۆ ئەتەرنێت لە عێراق و لە هەرێمی کوردستان بە تایبەتی هەڵمەتەکە لە عێراقدا بوو. ڕێکارەکانی پێدانی ینی ڕوخسەت و کارکردن و مۆڵەت لە ڕووی یاسایەوە لە عێراق و لە هەرێمی کوردستان ڕێکارێکی باش و پێشکەوتووە بە تایبەتی لە عێراقدا، چونکە زانین ئێمە لەوێ ینی ڕێکاری توند هەیە و دەستەی دەستپاچی هەیە و کۆمەڵێک بابەتی دیکە هەیە کە چاودێرن بەسەر ئەم بابەتەوە بە تایبەتی ئیشکردنی کۆمپانیاکان و ئەو بابەتانی دیکە کە لە بواری وەبەرهێنان لە عێراقدا کارەکەن. ئەم هەڵمەتانە لە ڕابردوودا هەبوو، بەڵام خۆشبەختانە لە ڕێگەی وەزیری پەیوەندیەکانی عێراق و لە ڕێگەی دەستەی دەستپاچی عێراق و لە ڕێگەی خودی سەرۆکوەزیرانی عێراق و لە ڕێگەی دادگاکانی عێراقەوە سەرجەم تۆمەتەکان ڕەتکرانەوە و باتڵ بوون. هۆکاری ئەم هەڵمەتانە بۆچی کە ئەم کۆمپانیانە کۆمپانیای نیشتیمانین کارەکانیان لە ئاستێکی باشدایە و ڕێکاری یاسایی خۆی بڕیوە. بۆچی ئەگەر ڕێکاری سیاسی هەیە لەم بارەیەوە بۆچی دەخاڵەتەکرێت لە بابەتی یاسایی و هەروەها قانونیدا؟ ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری بەڕێز کاک دیلمان ساڵح عەبدوڵڵا، ڕاوێژکار لە بواری کۆمپانیان ناوخۆیی و بیانیەکان و براندە جیهانیەکان، دبلۆمی باڵا لە یاسای تایبەت و یاسای کۆمپانیەکان. بەخێربێ کاک دیلمان، خۆشحاڵین کە نزیکەوە بینین. ئەوەن بابەتێکی گرنگە ئێمە کەم شەو گفتوگۆی لەسەرەکەین، چونکە پەیوەندی هەیە بە ینی خودی هەموو عێراقیەکان و لە نێوشیاندا هەرێمی کوردستان. با من جارە سەرەتا لەوە دەست پێ بکەم، چونکە بابەتەکە یاساییە، با بینە سەر ئەوەی کە بزانین لە عێراقدا، چۆ خۆ دەزانی عێراق وڵاتێکی پێشکەوتووە و ئەو ڕێکارانەشی کە کاری پێدەکاوە ئەو یاسایانی کاری پێدەکا یاسای پێشکەوتون و ئەمانە لە پەرلەمانەوە دەرەچن بەڕاستی و دواتری ژیانەی ینی دەستەی دەستپاچی هەیە و پەرلەمانەیە کە چاودێرە بەسەر حکوومەت و بەسەر جێبەجێکردنی یاساکان وەکو خۆی. یاسای کۆمپانیەکان لە عێراق یاسای شێوە ئاسانە کە مۆڵەتەداتە کۆمپانیەکان و کاری وەبەرهێنان بکەن یاخود نەخێر جیاوازە. سەرەتا زۆر سپاس بۆ تەوەرەکەتان. لە عێراقا قانونێک هەیە، قانونی تەسجیلی شەریکاتی پێ ئەوترێت، یاسای کۆمپانیەکان کە ژمارەیەکە بۆ ساڵی 2010 چەند هەموارێکی بەسەرا هاتووە. و لە هەرێمی کوردستان تام دەقەیە قانونی ژمارە 21 ساڵی 1990 هەموارکراو بە بڕیاری پۆل بریمەر کە بڕیاری ژمارە 64 ساڵی 2004 کاری پێدەکرێت. طبعا ئەم یاسایە کۆمەڵی گۆڕانکاری بەسەرا هاتووە لەگەڵ پێشکەوتنەکانی با بڵێن بارودۆخی جیهانی کە لە بواری بازرگانیە یاخود کرانەوەی عێراق بە ڕووی دنیای دەرەوەدا و بە تایبەتیش لەم کۆتایانەدا کە عێراق هەموو هەنگاوەکانی بۆ ئەوە بوو ببێ ئەندام لە منەظەمەی تیجاری عالەمیە. طبعا ئەندامبوون لە منەظەمەی تیجاری عالەمیە بە پێی شروطە
تۆ بێ کۆمەڵە ستانداردت تیابێت تاکو بتوانیت ئەو کاتا توانین داواکەی بیتە ئەندام. ئەبێ یاساکانت هاوتەریب بێ بە تایبەتی یاسات بازرگانەکان هاوتەریب بێت لەگەڵ ستانداردە عالەمیەکان بە تایبەتی اتفاق و معاهداتە دەولیەکان. عێراق بووە بە ئەندام کاک دیلمان لەوە؟ بەڵێ عێراق بۆت بە ئەندام لە منەظەمەی تیجاری عالەمیە. بۆ یەکێک لەو قانونانەی کە مەسەلەن عێراقی الزام کرا مەسەلەی قانونی علاماتی تیجاری بوو بڕاندە جیهانیەکان کە مەسەلەن ئێمە اتفاقی پاریسمان هەیە هەر وڵاتی ئەندامی اتفاقی پاریس بێ اعتیبارەکرێ ئەگەر بڕاندەکەی لە هەر شوێنێکی دنیا تۆمار کردبێ و ئەندام بێت لە اتفاقی پاریس اعتیبارەکرێ لە هەموو جیهانە تۆمارە. دوور نەکەوینەوە لە تەوەرەکەم عێراق کۆمەڵی هەنگاوی ناو کۆمەڵێ کار ئاسانی کرد بە ڕووی کۆمپانیەکانی دەرەوەش و کۆمپانیا ناوخۆیەکان کە کار ئاسانیان بۆ بکات. طبعا ئەمە کارێکی زۆر باشە، بەڵام لە عین کاتە ئەمە پرۆسەیە کە ئەبێ بەردەوام ئەبێ لە ئەبدەیت بێت و چاودێریشی لەسەر بەڵێ بە تایکید، چونکە بوارە بازرگانیەکان بەردەوام لە تەتەوران بۆیە بابەتە بازرگانیەکان بە عەقڵێکی کراوەوە هەڵسکۆتی لەگەڵا بکرێت و ئەبێ ئەو وەزیرەی یا ئەو پەرلەمانەی کە تەنزیمی قانونی تیجاری ئەکات یاخود یاساکانی تابع بە بازرگانی ئەکات ئەبێ بە ڕوئیەیەکی زۆر کراوەوە بیکات، بیئەیەکی ئیستثماری گونجاو دروست بکات و لە ڕووی ئەمنیەوە وڵاتەکە مەناخێکی ئەمنی زۆر باشی هەبێت. تۆ پەلکێشی وڵاتانی مەسەلەن مستەسمری ئەژمنیەکە کە ئامن نەبێ وڵاتەکە لە ڕووی ئەمنیەتەوە مهدد بن، هیچ کەسێ ئامادە نییە بە مواطنەکەی خۆشتەوە بە هاوڵاتەکەی ناوخۆی خۆشتەوە بێت دینارە ئیستثمار کات. لەبەر ئەوە مەسەلەی ئەمنیەت زۆر شتێکی گرنگە، ئەنجا سەواءن عسکەری بێ یاخود ینی فشاری دروستکردنی کێشە بێ بۆ کۆمپانیاکان. ئێمە هەر باوە نەبینین کە بڵێن تهدیدەکە تهدیدێکی عسکەریە یاخود تهدیدێکی ئیرهابیە لەسەریان نەخێر، زۆر جار ئەو تهدیدانەی کە لەسەریان دروستەکەی هەڵڵایەکی تەزلیلی کە شێواندنی ناوبانگی ئەو کۆمپانیانە. وی لە هەندێک وڵاتە تەنزیمی کۆمەڵە بابەتیان کردووە کە دەستبردن بۆ ئەوانە وەکو لە چوارچێوەی ئەمنی قەومیە ئەبینرێت. بۆ نمونە لە عێراقەوە لە عێراق ئەم ڕوئیە تام ئەم ڕوئیە نییە، ئەو بۆی ئەم هەڵا گەورەیەش لە نەتیجەی جەهالەتی ئەم بابەتەوەیە. مثلەن وڵاتێکی وەکو ئەمریکا کە من تەجروبەیەک لەمەوە ینی باسی کەم زۆر باش، مثلەن قونسوڵێتی ئەمریکی لە هەر وڵاتێکە هەبێ ڕقابەیەکی زۆر توندە لەو وڵاتەیە بەسەر ئەو براندانەی خۆیەکە تەزویر نەکرێ و تەقلید نەکرێ. من تەجروبەم هەبووە، ینی مثلەن بابەتێکی دیاریکراوی براندێکی ئەمریکی بۆ ئاگادار کراوینەتەوە بەوەی کە ئەمە لە مثلەن هەرێمی کوردستانیان لە عێراقا فەیکەکەی هەیە. یعنی ئەم گرنگە، ینی بەدەر لەوەی کە لە وڵاتی کە ڕوخسەتی وەرگرتووە مۆڵەتی وەرگرتووە ئەویش چاودێرە بەسەریەوە قونسوڵی وڵاتەکەی خۆشی ئەمریکا چاودێر بووە بەسەریەوە. بەتایبەتی ئیشی قونسوڵیات ئەوەیە، ئیشی ینی مەهامی تیجاری هەیە، مەهامی چاودێری بازرگانی. کەواتە ئەمە بۆ عێراقیش عینی شتە ماشەوە بێ ئەم ڕوئیایە هەبێت. ئەمە بابەتێکیان بەرزکردنەوەی وەعی مۆزەفینە، وەعی مۆزەفینی قیتاعی حکومی ئەبێ بەتایبەتی لە بوارە بازرگانەکان ئەبێ زۆر بەرز بێ بۆی تۆ کە زۆرترین تەسهیلات بکەی بۆ شەریکات، یارمەتیان بێ، هاوکاریان بکەی، کەمترین ڕۆتینیان بۆ دروستکەی بۆی زۆرترین کار بکەن، چونکە مستەسمر بۆچی ئەگەڕێ و گوتمان بۆ مەسەلەی ئەمنیەت ئەگەڕێ، بۆ مەسەلەی کەمترین ڕۆتین ئەگەڕێ، کەشێکی لەباری هەبێ بۆ کەمترین زەڕائیب ئەگەڕێ، زۆرترین قازانج لەمانەوە بەدی ئەهێنێت. تۆ بێ کەشێکی بۆ دروستکەیەوە بە حڕێتی خۆی بتوانێت ئیش بکات. بۆ چونکە ئەم سیستەمە سیستەمێکە تەواو تێپەڕیوە، تۆ ئاعتیماد کەیتە سەر مثلەن دەوایرەکانی حکومەت و خەڵک بچێتە عین ببێت و موچەیەک وەرگێت. ئەم سیستەمە لە دنیا تێپەڕیوە، قیتاعی ینی گشتی تێپەڕیوە، هەمووی قیتاعی تایبەت، کەرتی تایبەت، ینی بەدیلی کەرتی گشتیە. تۆ ئەبێ کەشێکی وای بۆ دروستکەی کە زۆرترین خەڵکت دەرچووی زانکۆت بڕاتە شوێنە با بڵێن کەرتە تایبەتەکانەوە کار بکە و زانکۆکانی ژیانی یەکێک لە مەهامەکان ئەوەیە کە تۆ هەر خوێنکارێک پێ ئەگەیەنێت و دەری ئەچێنێ ئەبێ ئامادەی کردبێ بۆ دەستی کاری بازار، نەک ئەوەی کە بابەتێکی ئەکادیمی فێرکات. بەداخەوە ئەمە لە ڕۆ ئەکادیمیەکەشەوە هەر خەلەل لەم بوارەیە هەیە. یەکێکە تەنزیمکردنی بابەتەکانە بە لە ڕووی قانون و تعلیماتەوە. تۆ بێم قانونانەی تو قانونی سەردەمی بن یا تعلیماتەکانت نابێ مخالفی قانون بن
بەداخەوە بەڵام مەسە من کە ئەوەی لە قسەکانی جەنابەت تێگەیشتم قانونەکانی عێراق ینی لە بواری بەتایبەتی ئەگەر ئێمە لە ئیتیساڵات و پەیوەندیەکانە وەریگرین قانونەکان هەمووی هەموار کراوەتەوە و لەگەڵ سەردەمەکەیە گونجێنرا و ینی قانونی تازەیە وایە نەکات بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان زۆربەی و قانونانە جێبەجێ ناکرێت جێبەجێ ناکرێت ئەمە بەنسبەت هەرێمی کوردستان بەڵام ئێمە تەورەکەمان بەگشتی لەسەر عێراق ئەبێ بپرسینم هەڵا گەورەیە چی بوو کە بۆ شەریکاتی ئەنتەرنێت و شەبکاتی مەسەلەن ئەنتەرنێتی ترانزیتی وەڵام بەجارێ پێشەوە بێمە سەر هەڵاکە تاوان لە هەموو قانونێکە کە دەرئەچێت ینی تاوان یا لە هەموو ڕوخسەت و مۆڵەتدانێک بە کۆمپانیەکان کە ئەدرێت لە هەر وڵاتێکە بە هەرێمی کوردستان و بە عێراقیشەوە تاوان ینی بوارێک بۆ گەندەڵیش دروستە بێت لەم بابەتەیە وایە ناکاکدیمان خۆ تاوان بوارە گەندەڵێکە ئیتر ئایا حکوومەت بێ ڕێگەی بۆ بکاتەوە ئایا کۆمپانیاکە خۆی بەشێک بێت لەو گەندەڵیە یاخود نەخێر لایەنی سێهەم کە فەزایەک دروستەکە بۆی گەندەڵیەک لە شوێنێکا دروست ببێت لەسەر لایەنێک یاخود لەسەر کۆمپانیایەک یاخود لەسەر کەسایەتیەک بۆی بیکە بەم هەڵایی کێسە من و تۆمانە گفتوگوی لەسەر بین وایە نە باشە عێراق ینی ئەم یاسایی کە هەمواری کردوتەوە ئەو یاسایی ڕوخسەدان بە کۆمپانیەکان بە تایبەتی لە بواری ئیتیساڵاتە کە هەمیشە عێراق دەیەوێت لەم بوارەدا بچێتە پێشەوە و ڕێڕەوێک بێ بۆی کە لە دەریاوە لە کەنداوی عەرەبیەوە لە فاوەوە ینی بابەتی ئەم چۆنەڵی ئەم خەتە ئەنتەرنێتی و نێتوەرکیە بگەێنێتە زاخۆ و لێشەوە بۆ وڵاتانی دیکە باشە مەجای ئەوەدا کە گەندەڵێکی ئاوها گەورە هەبێ لە بوارەکەدا یاخود ئەگەر هەژبێەوە تا ڕێگریەکە بەم شێوازە یاساییە تەمان بە خۆشحاڵی عێراق ئەگەر با بڵێن لە ڕووی لە ڕوات سیاسەکە و سێری بکەین وڵاتێکە جۆرە لە فەوزایەتی هەیە بەڵام موسەساتی دام دقی موسەساتی و ڕقابەی مثلا دەستی نەزاهت هەیە مەحاکمت هەیە مثلا هەموو ئەو موسەساتانەی کە موسەساتی قانونی ئیشی خۆیانەکەن بەڵام لە ڕووی جۆریەتیەوە چۆن نەمە بابەتێکی کێ بەڵام لە ڕووی هەیکەلیەوە عێراق لە ڕووی هەیکەلی و قانونی و زۆر مەزبوطە من زۆر جارە ئەڵێم قانونەکانی عێراق زۆر پێشکەوتوترە لە چاو زۆر وڵاتی ئەوروپیش بەڵام جێبەجێکردن و وعی جێبەجێکردنەکە بابەتێکی کێیە نازاندرێت چۆن جێبەجێ بکرێت لە ئەرزی واقع لە ئەرزی واقعچی نەتیجێک ئەچنیتەوە سەبارەت بەو کۆمپانیانەی کە باست کرد کە ئەیانەوە مەسەلەن شەری عێراق لە ڕێگەی کەنداوە ببەستنەوە بە وڵاتانی جیهانەوە طبعاً ئەمە یەکێکە لە پرۆژە هەرە گرنگەکان کە عێراق بووە بە استراتیژ لە ساڵی 2002 طبعاً ئەمە ئەوێت ئەم بەرنامەیە جێبەجێ بکە بەڵام بەهۆی زروفی ئەمنی و هاتنی داعش و زروفە ناخۆشانی کە بەسەر عێراقا هاتووە متقەطع ینی ئەم پرۆژەی ترانزیتی ئەنتەرنێتی تەواو نەدەبوو نەبمە مەحامی دیفاعی شەریکی ئایکو لە ئەم سەردەمی کابینەیە شەریکی ئایکوی تەواوی وڵای خۆ جەنابەت تۆ قانونیت و ینی دڵنیاشم کە کەسێکی بێلایانی بە قانونیانە تۆ قساکی لەسەر بابەتەکە بەڵام عێراق هەدەفە گەورەکەی چییە؟ طبعاً ئەم شەبکاتی ئەنتەرنێتی ترانزیتی پێ ئەوترێ بۆیە بگات بە وڵاتانی کەندا یاخود بەعکسەوە بڕاتە وڵاتانی شەرقی ئەوروپا و بەرەو ئەوروپا ینی مەسارەکە بەم شکڵەیە ڕێڕەوەکە ڕێڕەوی کەنداوی سوێز بوو بەڵام عێراق پێشنیاریکە کە لە ڕێگەی وڵاتەکەی خۆی بە ڕێگەی وشکانی دابیبات دەستکەوتە دەستکەوتە دەستکەوتێکی زۆر باشە دوو شەریکاتی منافسی ئەژنەبی هێنیتە پێشەوە حتا محلەکانی خۆت خبرەیەکی باش وەرەگرن تاوان تۆ تا بەچێت جێبەجێ کردو بە شەریکاتێکی ناوخۆی جێبەجێ کرد زۆر جار تۆ ئەتوانی ئیسفادە لە شەریکاتێکی ئەژنەبی بکەیت بە هاوبەشی لەگەڵ شەریکاتێکی ناوخۆیەکەش فێری خبرەی شەریکاتێکی ئەژنەبی ببێکە لە جۆری عقود پێوترێ PP پێوترێ هەردووکیان ناچێتە دەرەوە دەستی کارەکەش ناوخۆیەکەیە بالضبط دووش لە ڕووی ئەمنیەوە مەسەلەن لە ڕووی ئاسایشیەوە وشکانی ئامنترە لە ڕووی بەحریەوە خۆتان دەزان ئەم کێشە گەرمەی کە هەبوو کە مەسەلەن غەزە و ئیسرائیل لەم شەڕانەی کە لە ئەخیرا دروست بوو ئەوەی کە تهدیداتی بۆ دروستە بوو مەسەلەن شەبکاتی ئەنتەرنێتی بوو کە لە باڵێن دەریای سوور لە چەند هێڵێکیان درا لە چەند هێڵێک درا ینی متقەطع تهدیدی ئەوە شێ کرد کە بەتەواتی بچڕێنێت ینی بەڵێ دائیمەن ئەمە تهدید بووە عێراق بەم بەدیلەی خستۆتە ڕووی عەقلانیشە بەڕاستی با پێت بڵم ئەمە ینی پرۆژەیەکە دائیمەن لەو پرۆژانەیە کە مەسافەیەکی کەمترە دوور نییە و دوور زۆر عەقلانیە زۆر ئامنە لە ڕووی وشکانی ئەتوانێت سکیوریتی بیپارێزێت کەواتە عێراق باتە قۆناغی شکەوە ئەم بابەتە بەڕاستی کاک دیلمانیانی
کەواتە ئەمە هەدەفە گەورەکە ئەمەیە هەدەفە گەورەکە ئەمەیە و سەبارەت بەو هەڵایی کە دروست بووە طبعا حکوومەتەکەی محەممەد شێخ سەدانی ئەوەندەی کە بە خۆیتی ئەگات ئەسڵەن من وای نابینم لەسەر شەریکەی مثلەن على سبیل المثال ئەو بە خۆی تێ بگات هەرچەندە ینی ئەویش ینی مستهدفە لە کێشەکە مستهدفە مثلا مستهدفە واضحیشە چۆنە بەڵام يعني حکوومەتەکەی با بڵێن بە تایبەتی وەزارەتی اتصالاتی عێراقی پرسیارەکەی ئەوەیە ئەڵێ بۆ لەم تۆقیتەیە ئەمە هاتووە کە لە کاتێکە کێشەیەک لە ساڵی 2010 هەبووە و قەراراتی قەزایی کۆتایی بە کێشەکەی هێناوە دووبارە گەرم کراوەتەوە لە پێناو مەسەڵەن هەڵایەکی ئەعلامی و سەر لە شێواندنی شەقامی عێراقی و ناشرینکردنی کۆمپانیایکی ناوخۆیش بەڕاستیانی تاوانە گەورەکەیە کاکاوڕێ مشکلەکە لە هەر ئەوەیان نییە کە مەسەلەن ناوبانگی کۆمپانیایکی ناوخۆی ناوبانگی عێراق تێکەچێت مەسەلەن شەریکەی STC سعودی عقدی هەیە لەگەڵ یەکێکە لە شەریکاتە ئەملاکەکانی عالم عقودی هەیە لەگەڵ شەریکاتی لەگەڵ وەزارەتی اتصالاتی عێراقی شەریکەیەکی کوێتی تر هەیە وازان بە ناوی زوجاجەوە نازم شتێکیەوە بابەت ئەوە دوو شەریکەی بەقوەتن و چەندین شەریکاتی تری بەقوەت کە لە بواری شەریکاتی ئیتیصالین ئەیانەوێت بێنە پێشەوە عقودکەن تۆ کە هەڵایەکی ئیعلامین دروستەکەیت وا لە مستەسمەری ئەجنەبی ئەگەیەنی کە حقوقی لە مەترسیدایە ئامن نییە لە هەر لەحزەیەکە بێت تۆ دەست بەسەر کۆمپانیاکە تا ئەجیری ڕائەجیری لە ئیشکردنەوەسکرێت هەموو ئەمانە ئەم نوع جۆرە بابەتە ئەم بابەتە قەزایانە ئێمەی محامی یاخود دادوەران داواکاری گشتی زۆر جار چۆن دەیبینین کاتێک کە سبق الفصل دروستە بێت سبق الفصل هەموو ئەوانی کە قانون ئەزانێت کە بابەتێک کە یەکلا بۆتەوە پێشووتر بابەتێکی یە دێنیتە پێشەوە کەیدیە یعنی ڕووپۆشێکی قانونی هەیە بەڵام لە ئەساسە بابەتێکی باتلە ئەمەی ئایکیوی جووا بۆ چکە لە ساڵی 2010 کۆتایی پێاتۆ بابەتەکە لە قەزای عراقیە لە ساڵی 2020 کۆتایی پێاتۆ 2020 کۆتایی پێات غەلق کراوە و بابەت تۆهمەکە بە باتڵ ناوبراوە وایە نە چکە ئەمە بەڵگەنامەکانە وڵا حەزەکەم بەڵگەنامەکانی ژاهر بۆ کامێرەکانی وازەح بێت چکە هەموو بەڵگەنامەی دادگاکانی عێراقە قەزای عراقیە ئەنجومەنی وەزیرانی عێراقە یانی دەستەی نەزاهش تەنانەت ینی بەڵگە و دۆکۆمنتی هەیە لەسەرەوە چکە ینی محەممەد شیع سۆدانی کاتێک کە ئەم هەڵایە دروستەکرێت لەسەر کۆمپانیای ئایکیو لە عێراق کە ئەم خدمە گەورەیە ئەکا بە عێراق و جەناب داماژەی پێدی لە ڕۆ قانونیەکە لە ڕۆ نیشتیمانیەکە لە ڕووی پێگەی عێراق و کە ئەیگۆڕێ لە نەناوەندێکی گرنگی نێودەوڵەتی و هەرێمایەتی تەماشاکرێت لە داهاتووە ڕەوانی کردو بۆ دەستەی دەستپاکی بابەتەکە دەستەی دەستپاکی ژێک لای کردوەوە بە دوواداچوونی بۆ کردووە حەزەکەم لەسەر بابەتە قانونیەکان قسە بکەی کە چۆن کۆتایی پێش هەموو شتێ منە یەکشت باسکەم بەصراحەتەن طبعا بۆ سیفەتشی کە بۆ خۆم اختصاصەکەم یعنی بابەتە تیجاری و شەریکاتیەکانە ڕاست یعنی خۆم بە مدافعی هەموو کۆمپانیایەکە زانم کە خزمەت بە عێراق یاخود بە کوردستان بکە بە هەرێمی کوردستان بکە بەبێ جیاوازی بەبێ جیاوازی بەڵام ئەمە پیشەی ئێمە نییە بەڕاستی دانیشین ڕۆژ بکەین بەسپی ئەبێت زۆر بێ لایەنانە مەسەلەن هەڵسەنگاندن بکەین هەڵسەنگاندنەکان چۆنن ئەگەر ببینە سەر وردەکاری کێشەکەی ئایکیو کە بۆی دروست بووە ئەم هەڵا گەورەیەکە دروست بووە دوو بابەت تێکەڵ کراوە بۆ سەر لێ شێواندن چیە دوو بابەت عقدێکیان هەیە عقدێکی استراتیژی ئیستثماریە لە ساڵی 2010 کردوێتی وەک وتمان شەبەکەیەکی ئەنتەرنێتی ترانزیتیە لە ڕەبیعەوە بۆ فاو یاخود با بڵێن بە پێچەوانەوە یعنی عێراق بەستێتەوە بەم شەبەکە ترانزیتیەوە طبعا کردوشێتی بەڵێ ئەم ئینجازەکەی لەم با بڵێن کابینەی حکوومەتی شیع سۆدانی بە تایبەتی وەزیری اتصالاتە ئەنجام درراوە ئەوان بە شانازیەوە باسەکەن ئەڵێن ئەمە یەکێکە لە ئینجازەکان وڵای شانازیشە بەڕاستیانی وایە ناکاک دیلمان ینی تۆ وەکو قانونیە وەکو باشەکو هاوڵاتیی عێراقی چۆنە مابینی مادام ئەو استراتیژی کە دیاری کراوە ئەو استراتیژی کە دیاری کراوە کەواتە مادام پێکابێتی ئەمە هەدەفێکی زۆر گەورێ بەڵێ ئەم عقدەی یەکەم عقدێکی تریان کە ئەمەیان سەبەبی کێشەکەیە عقدێکی کوردمەودا بووە لە بینی وەزارەتی ئیتیصالاتی عێراقی لەگەڵ شەریکەی ئایکیو ئەوەی 2010 درێژمەودایە ئەویان درێژمەودایە و ئێستا ساری مەفعولە وانی بەڵێ ساری مەفعولە ئەمەی دووهەمیان بۆ 3 ساڵ بۆ کۆتایی هاتوون پاش ئەوەی وەزارەتی ئیتیصالات لە ڕێگای شەریکەی ئیتیصالاتی
کەرکووکەوە ئاگادارەکرێنەوە کە تەهەڕوب هەیە تەهەڕوبێک هەیە لە سیستەمی ئەنتەرنێت ئەخە هەروبەکەش لە سیعی ئەنتەرنێتەکە بوو بەڵێ، یعنی بەڵێ، وان نەبووە طبعاً لێدوانەکەی وەزیری اتصالات وەزیری اتصالات زۆر بە ڕەوانی زۆر بە جوانی بۆ ڕاشکاوی زۆر بە زمانێکی قانونی پارە و وەڵامەیەتەوە ڕەتیشیەکاتەوە تۆ ئەڵێت ئەم شکە کە دروست بووە تەنها شک بووە و هۆکار زۆرە کە لە عێراقا ئەنتەرنێت تەهەڕوو بکات ئەمە بابەتێکی فەنی ئێمە با نەچینە نایەوە ڕاستە بەڵام نییە ئەمە بابەتی کێشەکەیە کە دروست بووە ئەڵێ پاش ئەوەی کە ئێمە دیقەتمان گرتووە و شەکوامان جوڵاندووە ئەڵێ وەکو وەزارەتی ئیتیسالات ئەڵێ مەهامی ئێمە چییە مەهامی ئێمە ئەوەیە ئیجراعاتکەین داوا بجوڵێنین و لیست ئامادە بکەین بۆ ئەو کۆمپانیانەی کە ئەگەر هاتوو محکەمە فەسڵی نیزاعی کرد دەرکەوت تاوانبارە ئێمە ئیحالەی چۆی بکەین ئیحالەی قایمەی سەودایی بکەین ئەڵێ پاش ئەوەی کە لە 2009 ئەم سکاڵایە جوڵاندراوە هیچ مبرەزێکی جورمی نەبوو طبعاً ئەوەی کە زۆر دیقەتم کرد کاکە طبعاً ینی ئەمە گەر دادوەران پیان ناخۆش نەبێ هەرێمی کوردستان بەڵام دادوەرانی بەغداد من پیان ئەڵم ینی بۆ ئەڵم موسساتەتان نخبەنەوە زۆر بە دەقیقی کەلیمەیەکی بەکارهێناوە کە جەرائەتی تێ ئەڵێ مفتیشی وەزارەتی ئیتیسالات زەختی لە کارمەندی شەریکەی ئیتیسالاتی کەرکووک کردووە کە شەکوایەک بجوڵێنە زڵدی شەریکەی ئایک ئەمە قەرارەکەی دادگای کەرخە ئەمە ینی کەواتە ئەمە دەستە و بەدەست ئەڵێ لە پرسیارێکدا کە ئاراستەمان کردن مبرەزە جورمیەکە زەبت کراوە ئەڵێ وتومە لە وەڵامیان داوتیانە تەنها ئیجرائێکی احترازیە طبعا محکەمە پاژەوەی ئیجرایی تحقیقی تێئەپەڕێنێ لای هەمووان ئاشکرایە چێت بەرەو چی یا جونەح یا جینایەت محکەمەی جونح و جینایەت کە پێی وتێت دادگایی کردن باش دوای ئەوە دەرکەوتووە هیچ بنەمایەکی نییە بۆیە ئیلغای تۆهمەکەی کردوێتەوە هەر یەکسەر ڕاستەخۆی ئیلغای تۆهمەکەی کردوێتەوە وەڵێ ئیلغای تۆهمەکەی کردوێتەوە لعدم کە باتڵە لعدم ئەم کۆمپانیایە نایخاتە لیستی ڕەشەوە چکە ینی قابلی ئەوە نێکە بخرێتە لیستی ڕەشەوە ئەمە قەرارەکەی محکەمەیە سەبارەت بۆ مۆزوعامە ینی بێلایەنانە ناوەڕۆکەکەیم خوێندوێتەوە جوان شەرحی شەکرد دەستە خۆش ئەمە لە ساڵی چەنە 2009 شەکواکە جوڵێنراوە ساڵی 2020 فەسڵ بووە باش وەزیری ئیتیسالات وەزیری ئیتیسالات وەزیری ئیتیسالات ئەڵێت عیبرەت بە چییە عیبرەت بە فەسڵی نیزاع لە مەحاکمە هەمومان کە قانونین بە هەمان شێوە بێ پابند بین چونکە قەراراتی محکەمە ئیلزامیە بۆ هەمووی ئەڵێ دوای ئەوە هیچ ئیجرائێک و ئرسالکردنی مەسەلەن کۆمپانیاکە بۆ قائیمەی سەودا هیچ اعتیبارێکی قانونی نامێنێت دوای ئەوەی کە دەرەکەی ئیلغای تۆهمەی کردو یعنی هیچ بەڵگەیەک نییە لەسەری وە ئەو شتێکە هەبووە بێ بنەما بوو لێرەدا بابەتە جەزایەکان کۆتایی دێت ئێمە دوو جۆر محکەمەمان هەیە محکەمەیەکمان هەیە جەزائیە باشە تاوانیە بەڵێ محکەمەیەکمان هەیە مەدەنیە باش ئەوەی کە پەیوەندی بە زەرەرە بە تەعویز و قەرەبوو بابەتە مادیەکانەوە هەیە بەڵێ دوای ئەوەی کە دەرەکەوێت محکەمە لە با بڵێن شەکواکە لە محکەمەی جینایەت هیچ ئەنجامێکی نابێ دێن لە محکەمەی مەدەنی جارشکە داوایەکی مەدەنی تۆمارەکەن بە سەبەبی زەڕەر کە ئەوە زەرەرمەند بوون لێرەیە کە داواکە ئەجوڵێنن طبعا من نامێ یعنی بچم بۆ ئەسڵی حەقەکە باشە بەڵام ئیتر بۆی ئەڵێم وعی مۆزەفین زۆر گرنگە کاتێ داواکەیان بەرز کردوێتەوە ئەڵێن چی پشتیوان بە عەقدی ملحەقی ژمارە 9 کە ئایکیو هەیەی مەسەلەن لەگەڵ چیە لەگەڵ وەزارەتی ئیتیسالاتە باش لەگەڵ با بڵێن عەقدە 3 ساڵێکی لەگەڵ شەریکەی ئیتیسالاتی کەرکووک بەڵێ طبعا پشتی بە چی بەستەوە بە عەقدی ملحەقی ژمارە 9 ئەو چیەوە عەقدی ملحەقی ژمارە 9 تەفاسیلەکەی لە لای من نییە بەس ئەمەوێ بچینە سەرچی کە نەزانراوە داواکە نەزانراوە داواکە چۆن تۆمار بکرێت باشە محکەمەی بەدائە داواکەی ڕەت کردوێتەوە محکەمەی بەدائە عادەتەن محکەمەی بیدایی سەرەتایی کە ڕەتەکرێتەوە ئیستئنافیەکەنەوە محکەمەی بەرزترە
طبعا ئەمە پرۆسێکی دیموکراتیە من هەموو کاتێڵم محکەمە پرۆسەیەکی زۆر دیموکراتیە تۆ بە قسەی حاکمی ڕازی نابی ئەچی لەسەروتر تەعن لە قسەکانی ئەگری و ئەبێ ئەویش بەدڵێکی گەورە وەری حەقی خۆشتەوە ینی ئەبێ بەدڵێکی گەورە شەوەری بگرێ ئەویش قبوڵیەکات بەدڵنیایی محکەمەی ئیستێناف ئەڵێ لە کاتێکە تۆ عەقدێکی ملحەقی کەت کردووە ژمارە 12 ئیلغای ژمارە عەقدی ژمارە نۆت کردووە هەر خۆت عەقدەکە کە لە کردوتانە چ قووەتێکی قانونی ماوە چی محلێکی ماوە عەقدی ژمارە نۆت تۆ بیت بڵێ من تعویزم لەسەر ئەوە ئەساسە ئەوێت خۆت ئیلغات کردوتەوە بێ ئاگال لەوەی کە ئیلغا بۆ تۆ هاتووی بە پشتبەستن بۆ عەقدە داوای زەڕەرەکەی لە شەریکەی ئایکیو کەواتەر ئیحراجی کردوون لێرەوە وەزانم لێ هات بوون بە محامی دیفاعی شەریکێ وڵی تۆ من ئەمەوێ ناوەڕۆکی ئەم عەقدەکەوتە بەڵگەکە و جەنابیشت ڕۆقانونیەکەی قسەی لەسەرەکەی بە حەقت ینی کاکە دیلمان محکەمەی ئیستێناف ئەڵێ قەرارەکەی دادگای بەرایی ڕاست و دروستە ئێمەش مسادەقەیەکی باش ئەمە کورت و پوخت سەبارەت بە قەزایەی قانونی ئایکیو لەگەڵ با بڵێن وەزارەتی ئیتیساڵات و هەڵا قانونی کە دروست بۆ ئەمە ناقانونی ئەمە نازانچی وەگوتمان لە ڕۆ جەزایەکەوە حەسم بوو کە هیچ تاوانێکی حسابی دەرەجەی قەطعی کرد یعنی قەرارەکە هیچ مەجالی تەعنینامە لە محکەمەی مەدەنی بەم شێوازەیە لە محکەمەی مەدەنیشە بە هەمان شێوەم داوایە یەکلا بۆتەوە تەمە کۆمپانیای ئایکیو ڕاگەنراوی هەیە بەڕاستیایی لەسەرەوە بابەتە جاوان خۆیان وتە بێژیان هەیە هەردوو لامان خوێنمانەوە ڕاگەنراوەکە خۆ ڕاگەنراوەکە ئەوانی ژێنی ڕۆقانونەکانی خسۆتە ڕوو و بە تەفاسیل باسی ئەم بابەتی کردووەم کێشەیە کە چۆن بووکو جەناب دامەژەت پێدا و کۆتایەکەشی چۆن بووە فەرم وەگوتمان محکەمەی جەزائیمان هەبوو واضح و محکەمەی مەدەنیشمان هەبوو و قەرارەکەی دەرچوون ڕوئیای وەزارەتی ئیتیساڵات چیە سەبارەت بەم شێ ئەمان پێیان وایە ئەم زڵجەی کە دروست بووە ڕێک لێدانە لە ئەوەی کە کۆمەڵی ئینجاز لە سەردەمی حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی و وەزارەتی ئیتیساڵات ئەنجام دراوە ئەیانەوێت لەم مەهامەکەم بکەنەوە ئەجا بۆ وتم ئەمە بابەتێکە ئەوان زیاتر خۆیان بە ئەوان بە سیاسی شێبین نەزانانی بەڵێ بە دەستێکی سیاسیەوە لێدانەکەوتە لاوازە لای ئەوان لە ڕۆ قانونیەکە واضح بوو هەردوو قەرارەکە هەبوو هەم محکەمەی جەزایی هەم محکەمەی مەدەنی ئەوان پیان وایە کە ئەمە هیچ زەرەر و زیانێک ئەگەر تەهەڕووبێکی شەبوو بێ دوای ئەوەی کە لێکۆڵینەوە کرا هیچ زەرەر و زیانێک بە دەوڵەت نەکەوتووە و جۆری و عەقدانی کە ئایکیو هەیەی بەعەکسەوە حکوومەت با بڵێن دەوڵەت هیچ دینارێکی نەداوە هیچ پارەیەکی نەداوە بە مستەسمر بەعەکسەوە هەر ئیشێک کە مستەسمر ئەیکات لە قیتاعی با بڵێن شەبکاتی ئینتەرنێتیە لە پارەی خۆی لە جیرفانی خۆی سەرفی دەکات و هەر زەرور و زیانێک بیکە خۆی ئەیکات وەرقی قازانجە کە ئەیکات هاوبەشە دەوڵەتیایە کەواتانی هەموو شتەکان لە بەرژەوەندی حکوومەتی عێراقیە لە ڕووی یاساییەوە لە ڕووی یاساییەوە شتێک زۆر مهمە کە باسیکەین ئەمە لە ئەلفبێ قانونە یەکێک لە ڕوکنی دەعوا چیە ئەلمەسلحە ئەبێ مەسلحەتێک بوونی هەیە من باشە من زەرەرم بەر نەکەوتووە ئەو نەکەوتووە یانی ئەم دەعوانەی کە بەرزەکرێتەوە ئەبێ ئیسپاتی زەڕەرەکەی بکەم وفعل ضرر وعلاقة سببية أما قاعدة يعني محامي وحاكم بيزاني مثلا بو قضايا ضرر تو أم قاعدة جبجي أكيد يلا ضرر دروز نبو كضرر دروز نبو بيه مصلحة شيء اللي ويكتو دعوة برزكيتو أجر مثلا بابتي كي سياسي لبشتو نبي قصة كلها سر أوي أبي إيما بي كي وادروس كين كبراسي مستثمر توزه هناسة بدات هالنشي ترسينين براسي يعني من محامي چندين شركاتي يعني باشم يعني اگر نظلم قورم بڵم باشم بەجددی هەموو کاتێمان لە دڵڕاکیان و ئەو قووەت و ئەو زهنەی کە ساحب کۆمپانیا و مستەسمری ئێمە بەڕاستی لە جوهدا سەرفیەکات دەبەرامبەری مستەسمریەکە لە تورکیا و لە سعودیەوان کە بیەیەکی زۆر هادێ زۆر لەسەر خۆ زۆر کار ئاسانی بۆ کراوە نمونەی مەسەلەن دووبێ هەموو کار ئاسانێکی کردووە بۆ ئەوەی کە تۆ 2 دینارت پێ بێ بچیت لەوێ سەرفیکەی نەکو مثلا لە شوێنێکە سەرفیکە ئەم بیئێ زۆر گرنگە فەرموو لە هەموو دنیای نەقسی سویلە هەیە نەقسی سویلە ینی کەمی پارە هەیە ئەو وڵاتانەی کە بەڕوئیەک و عەقڵێکی گەورەوە بیریان کردوێتەوە جەلبی چیان کردو جەلبی زۆربەی و پارەی وڵاتانی تریان کردو تایبەتی مەسەلەن دووبەی شارێکی بچووک مەسەلەن
مقاطعەیەکی زۆر بچووک بەڵام ئێستا بووە بایەکێک لەو شارانەیە ئەو وڵاتانەی کە تەحکومەکە بە سیاسەتی وڵاتانی ناوچەکەشی بازرگانی گەورەیە بەڕاستی خوا بابینەوە سەر بابەتەوەی کە بۆ نمونە ئەم کۆمپانیا نیشتیمانیە کە ئایشووە ئەوە تا ئەم هەموو خزمەت گوزاریە تۆ لایەنە قانونێکە و حەقە قانونێکە و عەقدە قانونێکت باس کرد کە خستە ڕوو یعنی 1 دینار حکوومەتی عێراق نایە بەم کۆمپانیایە کە ئەم پرۆژە گەورە نیشتیمانیە کە عێراقە باتە قۆناغێکی گرنگ لە ناوچەکە کە حساباتێکی زۆر جیاوازی بۆ بکرێت لە هەموو ڕوویەکەوە و ئەنجا عێراق دەستکەوتێکی گەورەی مادی لەم بابەتە دەسەکەوێت بەڵام لە بەرامبەرە کە کۆمپانیای ئایچووە ڕاستە هەمووی لەسەر ئەرک و لەسەر سەرمایە و لەسەر پارەی و خەرجی خۆی جێبەجێەکە ئەمیش یعنی ئەمە لە ڕووی قانونیەوە ئەمیش خۆ مستەفی دەبێت لە ڕووی داراییەوە هیچ مستەسمریان نایە پارەی خۆی ناخاتە وانە بەڵام کە ئەم هەڵایە دروستەکرێت لەسەر کۆمپانیایشی گەورەی نیشتیمانی وەکو ئایچوو کە ئەم خزمەتە گەورەی ئەکات و ئەو هەموو تۆهمەکانت جەنابەت لە ڕۆقانونێکەوە ئاماژەت پێدا و ئەمە هەمووی ینی بەڵگە و دێکۆمنتی دادگاکانی عێراقە کە هەمووی باتڵەکا و ئەم کۆمپانیای بێبەریەکە لەو تۆهمانی ئاڕاسی کراوە ئایچوو ئەتوانێت هێرشی بەرامبەر بک بۆ ئەمانەی کە ئاوا بەو شێوەی هێرشیان کردوە سەری لە ڕووی قانونی وەتوانێت دەرگای قانونیان لێ بگرێ وڵی من ئەمێ و تعبیرە بە تعبیرێکی تۆزە ئەوەی قانونێکی خۆڕێشینەوە باشە پێم وایە ینی ئەوە مافی کۆمپانیای بەرامبەرە کە دوای ئەوەی کە دەرکەوتووە کە زەرر و زیانێکی معنەوی بە سومعی کەوتووە بە شوهرەتی کەوتووە و ئەو جهەتەی کە ئەم زەڕەڕەی پێگەیاندووە داوای قەرەبووی مادی لێ بکە بەڵام چی دوای ئەوەی ئیسپاتێکە و ئەگەر دەریشکەوێت کە ئەم داوایە بڵێن داوایانە کەیدین هەمان مافی بۆ دروستەکە کە حەقێکی جەزاییشی بۆ دروستەکە لە عین کاتە باشە بۆ ئایچوو دروستەکە هەر کۆمپانیای بێکە مەسەلەن جاری وا هەیە هەڵایەکی زۆر خراپ ئەکرێتە سەری و زەرە لە سومعە و ناوبانگی ئەیات قسەکەی ئێمە لەسەر یەک نقطە ینی گرنگە کە باسی بکەین ئەویشەوەیە بۆ دەبێ ئێمە مستەسمری ئێمە دایم لەم دڵڕاکیا بێت بۆ پرسیارێکی گرنگە ئێمە چیمان کردو بۆی کە مستەسمرین بە سەرۆتی نیشتیمانی خۆمانێن بزانین دیفاعیان لێ بکەین ڕاست خوشکی تۆ خوشکی من و کەسوکاری خەڵک نییە لە لای کۆمپانیەکان ئیشەکەت بەڵام من ڕقابەیەکی باشە بم بەسەریەوە کە ئەو کەسانی لەوێ ئیشەکەن یاخود ئەم سەرمایی کە لەم ناوچەیە هەیە لەم شارەیە هەیە لە هەرێمی کوردستانە هەیە لە عێراقە وای لێ بکەم کە ئەم پارەیە لە خزمەت گوزاری و لە خزمەتی ئەم شار و ئەم هەرێمەیە سەرف ببێت بە دڵنیایی وانە من حتا ینی زۆرجار پێشنیارم کردو لەم گۆڕانکاریانی کە ڕووی یابوو لە بەسایی حوالاتی خارجیەوە کە مەسەلەن ئێستا تەنها لە ڕێگەی بانکەکانەوە توانن پارە حواڵەکەیت بۆ دەرەوە کە پێشتر وانە بوو زۆرجار بە بەرپرسانی دەوائری ینی بازرگانی وتووە کار ئاسانی تەواو بکەن ئەوەی کە مستەفی دەبێت ساحب کۆمپانیا و شارەکەی خۆمانە زۆرترین پارە لە بەغداوە ڕێی منەسڵی ئلکترۆنیەوە خەڵکەکەی خۆمان تیا مستەفی دەبێت چێ مستەفی دەبێت من مستەفی دەبم جەناب مستەفی دەبی خوشک و کەسوکاری ئەمە مستەفی دەبێت کە تەعین نەبووە کەواتە تۆ دامی ئەوە بکە پرۆژەکەی گەورە بێت نەک ئەوەندە باجی بۆ دروستکەی ئەوەندە ڕۆتینی بۆ دروستکەی کە نەتوانێت هەناسە بدات ئەم عقلێتە ئەبێ ئێمە تی بپەڕێنین تا نەگەینە ئەم عقلێتەوە بە سەراحەت ڕۆژ بە ڕۆژماری کۆمپانیامان کەم ئەکات زیاد ناکات خۆی زۆر جار ینی کاک دیلمان ینی جەنابەت ڕاستە قانونیت بەڵام ینی تا ڕادەیەکی زۆریش لە بابەتە سیاسیەکان بە باشی تێگەن و دیوەکەی هەیە خوێندنەوە ینی ئەم شەڕە ینی زۆر جار شەڕێکی سیاسیە لەوە چە شەڕی سیاسی نێوان دوو کۆمپانیاش بێ وا بکات کە یەکتری ناشرین بکەن هەم لە ئاستی نێوخۆی کە هەرێمی کوردستانە هەم لەسەر ئاستی هەموو عێراق ینی کەوکو جەناب دەڵێ ئەوە تا ئەم بەرژەوەندێ نیشتیمانی گەورەیە هەیە ئەم بەرژەوەندێ تاکە کەسی و هاوڵاتی بوونە هەیە کە هەمووی خێزان و کە سوکاری خۆمانە سوودمەندە بن لە خزمەت گوزاریەکانی ئەم کۆمپانیانە ئەخۆ کۆمپانیایەکی وەکو ئایشوو کە بابەتی ئەنتەرنێتی دەهێنێتە عێراق وەرێمی کوردستانەوە لەسەر ئاستی تاک من و تۆ خێزانەکان لی سوودمەندەبین دوجار ڕاستە بەرژەوەندێکی مادی ژەگەڕێتەوە بۆ ئەم دوجار کە تۆ ئەم ئیسیسمارە کات لە بواری ئیتیسالات و ئەنتەرنێت و پێشخستنی ئەم کارتەدا
تۆ بێوەکو جەنابە دەڵی کار ئاسانی بۆ بکەیت نەک بێ شەڕی سیاسی پێ بفرۆشیت کەواتە یعنی هەموو کۆمپانیەیەک کە ئەم گێچەڵی پێ بکرێت لە گێچەڵە وایە ئەتوانێت داوای مافی خۆی بکات و شەڕ لەسەر حەقی خۆی بکات وانە لە ڕۆقانونیەکەوە توانێت ئەو زەرری کە بەری کەوتووە قەنەعەت بە دادگاکان بکات کە زەرێکی معنەوی گەورەی بەرکەوتو حتا مادیش دەکرێت مادی بێت ئەم زەرێت بۆنە تۆ جاری وا هەیە وا دەکات کە شەریکەی منافس کە لەوە ئاچێنان ئێمە لە عالەم ئەم سیناریوانە زۆر کاک هاوڕێ مەسەلەن شەریکاتی منافس دێن سیناریویەک لە ڕێگای ئەو شوێنانێ ئەو جێگایانێ ئەو کەسایەتیانێ کە ئیتیخازی قەرار ئەکەن قەراریان لە دەستە ئێتر بە شێوەیەک لە شێوەکان ڕێکەوتنە بە شێوەیە لە شێوەکان ڕەشاویە وا دەکات کە مەسەلەن قەرار لە زڵدیەکی تەرەفێکی کە بدات بەڵام ئەسڵ ئەوەیە ئێمە منافسە بکەین منافسەیەکی مەشروع بکەین لەسەر ئەساسی کوالیتی بیکەین لەسەر ئەساسی باشترین و سرعەتترین جەودە وانە ئێمە بۆچین بۆ کەمترین نرخ مەسەلەن یەکێک لەوانە عێراق بەڕاستی من ینی پێی معجیبم ئەویژەوەیە کە ئەوێت ئەم شەبەکە ئەنتەرنێتە ترانزیتیە بگەێنێ بە کەنداو و لە ئەوروپا تەمانەوە ببێتە بەدیلی نۆکەندی سوێس بۆ ئەوەیە کە شەریکاتی ئەجنەبی بێنێتە پێشەوە بۆ ئەوەی بە کەمترین نرخ بە باشترین جەودە ئەنتەرنێت بگاتە وڵاتانی کەندا و شەرقی ئاسیا بۆ ئێمە بیر بەس لەوە بکەینەوە بێ بیرێنەوە هەبێت ئەم بیرەنەوەتە ئینتاج کات و بفرۆشە و دوایی پارەکەی تەوزیعکرێتەوە لە ڕێگەی داوائیری حکومیەوە بەسەر موچە خۆراک سەرکەین ئەوە خۆ لە بیرەنەوەت باشترە گەورەترین سەرمایە و گەورەترین بواری مادیە کە بۆ عێراقی هێنێتە ئاراوە بەڕاستی تۆ بی ئەم زەربە گەورە یا وڵی یەک شتی کە ئەمە وەکو دواخاڵ ئەمە تێبینیت نازەم دواتر جەنابەت چ ڕێیەکتە بێت لەسەری لە ڕۆقانونێکەوە خۆ ینی ئێستا کۆمپانیایشی کوردی گرنگی ئاوها کە ئایچووە ینی کە داواکە وەزم داوای دووەمیانە نازم چەندەمیانە کە لەسەری تۆمارەکرێتەوە یای زۆر بەداخەوە یەکێک لە پەرلەمانتارانی کورد لەسەری تۆمارەکە خۆی ینی ئەسەفەکە ئەوەی بەڕاستی کاکدیمان ینی ئەمە گەر شەڕێکی سیاسی نەبێتەوە بە کۆمپانیایشی گرنگی نیشتیمانی ناوخۆیی کوردی بفرۆشیت ئەی چیە لەمە زیاتر ئەخۆی ئەمە ئەسەفەکەی من یەکشت ینی بەسراحەتەن تەجروبەیەکم هەیە لەوەی کە شەریکاتی ئێمە چۆتە مەسەلەن وەسەط و جنوبی عێراقەوە کە ئیشەکات باوەڕکە کاربەدەستی حکومی لە مەسەلەن لە شارێکی دەوڵەمەندی وەکو بەسڕایە خودت زۆربەی شەریکاتە بە تەجروبەکان کە هەن ڕۆشتون لە جنوب ئیشەکەن شەریکاتی خۆماڵی کوردین ڕۆشتون بە کوالەتەیەکی ڕێک و پێک و دەستێکی پاکی ینی بە تەجروبەیەکی کوردیانەی هەرچەنە ماوەی ئێمە زەمەنی بازرگانیمان زۆر کەمە بەڵام چونکە خەڵکەکەی ئێمە دڵسۆزە بۆ ئیش و کار و جددیە باوەڕکە ینی فەرقی ئەرز و ئاسمان هەیە لە نێوان شەریکاتی ئەوان و ئێمە هەموو کاتێ ئەوان بە چاوێکی زۆر گەورەترەوە سەیری ئێماکەن لە ئاسی شەریکاتی تورکی کە مەسەلەن تەجروبەیەکی گەوریان هەیە حتا لە ئەوروپا شایانی ناوبانگیان هەیە بەسراحەتەن ئەو هەی ئەمان بینن طبعا باش ئێمە بۆچی ینی ئەم تەجروبە باشی کە هەیە پەرەی پێنەی بۆ تەجروبەکە مەسەلەن ئەم منافەسەیە بۆ ئەوەندە لە تەسکیابی بینین کە ئەبێ ئێمە زەرەریان لێبین بۆ ئەوەی کە وەکو من لێم شێواوا بێ لەویش بشێوێنم ئەمە نابێ ینی ئەبێ ئەو عقلێتە تەجاوز کرێت ئەگەر ئەوە بیکەنەوە زۆر خەتەرە ئەمە پێویستێ عقلێتێکی بچووک ئەمە زەلامی ئەکادیمی زەلامی بە تەجروبە بازرگان قەت ئەمە مستەسمرە ئەم هەبیر ناکاتەوە قەت بیر ناکاتەوە یەکەم شەریکەی ئیتیساڵات یەکەم شەریکەی پەیوەندی کە تۆی کورد بووی برتە بەغداد و برتە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق بەڕاستی یەکەم شەریکە با ناوەکە شێربینی ئاسسیال و کاکانی کە تۆ کوردیە ئەمە تۆ برتە ئێوە تا ئێستا تۆ شەریکێکی گەورەی تری کوردی دەیە کە ئایچووە چ ئەم خزمەتگوزاریە پێشکەشەکان لەوێ لە بەرامبەرە بۆ نمونە تۆ زەربەی لێ تۆ ینی کورد ناشرینەکەی لێ هەر لە قیتاعی کارەبایە ئینتاجی کارەبە شرکاتی کوردیە بۆ کاکە ینی مثلا من بەقدر هەموو دنیا پێم خۆش ئەگەر سەر بە دەڤەرێکی کەش پێم خۆشە چونکە ئەوە ئامۆزاکەی من و پورزاکەی منە لە شوێنێکە مستەفید بالضبط پارە ژێنێتەوە بۆ هەرێمی کوردستان هەمومان تیا مستەفیدین مهمترین شدەوەیە سمعەیەکی باش بۆ هەرێمەکە دروست دەبێت نەگەوەی کە بەڕاستی تیجارەتەکەشمان وەکو سیاسەتەکە لێ بکەین کە منافەسەیەکی زۆر ناشرینانە بکەین
دەستەکانە خۆش زۆ سپاس بۆ کاک دیلمان ساڵح عەبدوڵڵا ڕاوێژکار لە بواری کۆمپانیا ناوخۆیی و بیانەکان و براندە جیهانیەکان دبلۆمی باڵا لە یاسای تایبەت و یاسای کۆمپانیەکان زۆر سپاس کاک دیلمان گەورە بن بەڕوونکردنەوەکان زۆر سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.